ئەمڕۆ پارێزگاری نوێی هەولێر لە بەردەم سەرۆکی هەرێمی کوردستان سوێندی یاسایی خوارد و بە فەرمی بوو بە پارێزگاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان. هەر ئەم ئێستاش کاک ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر لە ستۆدیۆیەکانی ژووری هەواڵ لەلای ئێمە میوانە دەمانەوێت گفتوگۆ لەگەڵ یابدا بکەین و بزانین بەرنامەکانی چی دەبێت بۆ پێشخستن و کارکردنی لە هەولێر. جەنابی پارێزگار بەخێر بێ، سەرەتا پیرۆزباییتان لێەکەین و جەنابتان ناوتان ئومێدە و ئێمەش ئومێدەوارین لە کارەکانتانە سەرکەوتوو بن بتوانن خزمەتی زیاتری پارێزگای هەولێر بکەن. ئەگەر چی پرسیار زۆرە بەڵام هەوڵە دێن چڕی بکەینەوە چەندێکە دەرفەتمان هەبێ. بە خۆ دەزانی هەولێر پایتەختە، باش کاری هەمە چەشنەی دەوێت. دەمێ بزانم لە چۆ دەست پێکەن، لەو کارانەوە دەست پێکەن کە دکتۆر فرسەتی ڕەحمەتی پێڕانەگەیشت تەواویان بکە و بەرنامەی خۆتان چی دەبێت؟ زۆر سپاس کاک حاکم بەدڵنیاییەوە ئێمان لەوێەوە دەست پێ دەکەینەوەی برای جوانەمەرگم دکتۆر فرسەت تێدا ڕاوەستە خودای گەورە قەدەری وا کرد نەیتوانی کارەکان تەواو بکە. لەوێ دەریشدا کارەکان تەواو دەکەین کە ئێمە لە چوارچێوەی کارنامەیەکی ڕاستە حکوومەتی خۆزیی بە پێخصوصیەتی منتیقە بەرنامەی خۆی دەبێت، بەڵام لە چوارچێوەی کارنامەیەکی گشتگیر کە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێمە. لەوێ لە چوارچێوەی ئەو کارنامەیە و لەگەڵ ئەوەشدا ئێمە لیستی براوەی ئێمە لە هەڵبژاردنەکان لیستی پارتی دموکراتی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر بەپێی خصوصیەتی جوگرافیای هەولێر و پێکاتەی هەولێر و داخوازیەکانی خەڵکی هەولێر بەرنامەیەکیە بۆ هەموو ئەو بابەتانە یەکانگیر دەبن لەگەڵ ئەو ڕوئیا تازەی کە ئێمە هەمانە لە شێوازی حکومڕانی و شێوازی خزمەتکردن بە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. لە پاڵ ئەوەشدا ئێمە لە کاری دەستپێچیدا بەدڵنیاییەوە لەگەڵ تەواوی یەکە کارجەڕیەکان و قایمقامیەت و ناحیەکان پلانی ئەوانیشمان پێویستە. ئەو پلانانە چڕ دەکرێنەوە لەو چوارچێوەیەدا سەرنج و تێبینی ئەوان بە گونجاندنیشی لەگەڵ دۆخی ئێستا کە دۆخی قورسە. جەنابی پارێزگار بۆ خۆ دەزانی هەولێر پایتەختێکی فرەچەشنە، ینی کۆمەڵێک پێکاتەی تێدا دەژی، یەک پێکاتەی تێدا ناژی. بە چی شێوازێک هەوڵەدەن ئەم فرەڕەنگیە ڕابگرن؟ فرەڕەنگێکی سەیر لەناو هەولێرە هەیە، پایتەختێکی هەمەلایەنە، چۆن ڕایگرن؟ خاڵی یەکەم خاڵی بەهێز لەو بابەتە ئەوەیە من وەکو خۆم کە تەواو شارەزاییم لەناو ئەو شارە هەیە لە ئەطرافی شاریش هەیە و پەیوەندیەکی کۆمەڵایەتی زۆر بەهێزیشم لەگەڵ چین و توێژەکان هەیە بە حکمی کارکردنم لە ڕابردوودا بە هەموو ئەو جۆرانی کە کارمان کردیە، هەم لەگەڵ پێکاتەکانی ئەو شارە، هەم لەگەڵ لایەنە سیاسیەکانی ئەو شارەش. ئەو شارەزابوونەمان هەیە کە بزانین لە چەند دەردا دەتوانین زمانی گفتوگۆ، زمانی بەرپرسیارەتی لەگەڵ یەکتر گفتوگۆی بەرپرسیارانە ئەنجام بدەین بۆ ئەوەی کە بتوانین خزمەتێک پێشکەش بکەین. لەگەڵ ئەوەشدا ڕەنگە زۆر کەس ئەو پرسیارە بکاتن. ئەم وەکو کادیرێکی حزب لەو کارانێکە لە ڕابردوو کردومە چ لە پەرلەمان لە دوو خولی لە دوای یەک چ پێشتر لە کاری ڕێکخراوەی حزبیدا ڕەنگە ئەو بیرکردنەوە وای بێتن بینیمە خەڵکێکیە تەوەقعی وایە کە ئێمە بە بیرکردنەوەیکی حزبیانە نا بە پێچەوانەوە نهجی حزبەکەی من وایە خزمەت گەیاندنە بەو شارە خصوصیەتی شارەکەی لەبەرچاوە. ئێمە هەمیشە خۆمان پێ قەرزباری هەولێر و هەولێریەکان بووە و دانیشتوانی ئەو شارە بوو بە پێکاتەکانی دیکە بە خەڵکی دیکەی ناوچەکانی دیکەش کە لە هەولێر دەژین. ئەو شارەزابوونە دەبێتە نقطەی ئینتلاقی ئێمە کە زمانی یەکتر دەزانین، شارەزای کارەکانی یەکترین. بۆیە ئەمن ئەوە ڕادەگەێنم و لە ئەنجومەنی پارێزگاش ڕامگەیاند و بە بەردەوامیش کە لەو بابەتەش ڕاست پێدراوم یەکەم داوای جەنابی سەرۆک لە من ئەوە بووە تەوسیە کردیمە ڕای سپاردیمە ئەمن لە خزمەتی هەولێر دابم. هەولێر بە هەمویانەوە باتە بە بیرکردنەوە و دیدگایەکی حزبیانە نا، بەڵام بە خەلفێتێکی پشتیوانی حزبێکی بەهێزەوە دەمانەوێت خزمەتی شاری هەولێر بکەین. کاک ئومێد، لە هەولێر کۆنسوڵگەری زۆری وڵاتانی لێ، پایتەختی هەرێمی کوردستانە، بارەگای لایەنە سیاسیەکانی لێ، خەڵکێکی زۆریش لە ناوەڕاست و باشووری عێراقەوە پەنایان بۆ هەرێمی کوردستان هێناوە. ئەمە قورساییەکی زۆر لە ناو هەولێرە دروستەکە. ئێوە ئیتر وەکو بەرپرسی یەکەمی حکوومەت کە ڕاستە و خۆ بەریەکەوتندان دەبێت لەگەڵ ئەمانە، ئەمەیان چۆن ڕایەکەن؟ بەدڵنیاییەوە کاک حاکم ڕاستە هەولێر پایتەختی سیاسیە، بەڵام لە پاڵ ئەوەشدا ڕاستیەکی دیکە هەیە. هەولێر پایتەختی بەیەکەوە ژیان و ئەو فرەڕەنجی و کللتوری و پێکاتەیە کە تێیدا وەکو جەنابەت باست کرد کە دەڵێن هەولێر و جوگرافیای هەولێر مەبەسمانە هەموو ئەوانەی لە هەولێر دەژین. ئەمجا لە شارەکانی دیکەی کوردستانەوە
هات بن لە هەولێر ئێستا بەهۆیەک لە هۆی کام بژین و خەڵکی بیانی قونسولخانە و نوێنەرایەتی وڵاتان کە ئێستا لە هەولێر و لە پایتەختدان و خەڵکی شارەکانی دیکە بۆیە ئێمە بەپێی ئەو فرە ڕەنجیە بە ئازایانە و بە جورئەتیشەوە لەسەر خەت دەبین لەگەڵ هەموو پرس و بابەتە گرنگەکانی شاری هەولێر لە سەروی هەموو ئەوانەشەوە هەولێرمان خۆش دەوێت کە هەولێرمان خۆش دەوێت بەقەت خۆشەویستی خۆی دەمانەوێت دەرفەتێکە هاتوتە پێشمان خزمەتی بکەین. باشە جەنابی پارێزگار بێمە سەر پرۆژەکانتان لە هەولێر بۆ خۆت دەزانی ینی شارێکی فراوانە گەڕەکی هەژارنشینیشی تێدایە من دەمەوێت بزانم پرۆژە استراتیژیەکانتان بەگشتی چییە بۆ گەڕەکە هەژارنشینەکان دەتانەوێت چ بکەن؟ بەدڵنیاییەوە ئێمە لەگەڵ واقع قسەکردن من نامەوێت سەقفی تەوەقعاتی خەڵکی هەولێر بەرزکەمەوە کە ئێمە دارێکمان بەدەستە و حەسای سەحرە و لە چەند ڕۆژێکدا خزمەتی و شارە دەکەین. خواستی ئێمە لە ڕابردووە بۆ زیاتر خزمەتی هەولێر بکەین خواستی ئێستامان زۆر زیاترە کە خزمەتی هەولێر بکەین ئەمن بخۆم وەکو کوڕێکی ئەو شارە هەمیشە لە سەکەم و کوڕیەکان قسەم هەبووە ڕئیم هەبووە و چاوم دووربینتر بووە هەموو زاویەکانی ژیانم بینیوە کە پێویستە لە چەندەردا خزمەت بکەین. ڕاستپاردی منیش بەو ئەرکە ئەوە کە بە ئەرکێک دەیبینم تەمەنی خۆمی پێشکەش دەکەم خزمەتێکی پێشکەش بکەین شایانی ئەوەیە هەولێر خزمەتی باشتری پێشکەش بکرێ لەگەڵ ڕەچاوکردنی دۆخە واقعیەکێکی ئێستا بەسەرماندا فەرزە. ڕاستپاردیری منیش بۆ ئەو بابەتی کە جەنابەت باست کرد گەڕەکە هەژارنشینەکان ئەو شوێنانەی کە پێویستی بە خزمەتگوزاری زیاترە ئەمن دیدارم هەبوو لە یەکی شوبات کە سەرەتای بابەتکردنەوەی ئەو بابەتە بۆ جەنابی سەرۆکی حکوومەت پشتڕاستی کردومەتەوە بە هەموو هێز و پشتیوانی خۆی وەکو حکوومەت کە ئەو پشتیوانی دهۆچیش دەکات پشتیوانی سلێمانیش دەکات پشتیوانی پارێزگای هەڵەبجەش دەکات بەڵام وەکو پایتەخت ئەو ڕوئیایەکی وازەحی هەیە کە دەمانەوێت خزمەتێکی گەورە پێشکەش بە پایتەختی هەرێمی کوردستان و سنووری جوگرافیای پایتەخت بکەین من بەر لەوەی بچمە دەوام و سەرکاری خۆشم دیدارم جارێکی دیکە لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت دەبێتن کە جارێکی دیکە پشتیوانی خۆی بۆ ڕاگەیاندیمەوە ئەرچی من قورسە لە چێ ڕاست پێردراوی جەنابی سەرۆکم بۆ ئەرکە قورسە ئەرچی من قورسە لەوەی کە سەرۆکی حکوومەت پشتیوانیەکی تەواوم دەکا کابینەی حکوومەت پشتیوانیەکی تەواوم دەکا ئەوڕۆ سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە پشتیوانی تەواوم دەکا و لەلایەکی دیکەدا فیدباکی جەماوەریش دەبینم بە جۆرێک پێشوازیی باشم لێ دەکرێت ئەوانە ئەرچی من قورس دەکەم من تەمەنان لە خوای گەورە دەکەم پلانمان هەیە و بە تاکید بەرنامەمان دەبێ پلانەکان دادەڕێژین بەڵام دیسان پلانی شەخص نییە باوەڕم بە تیمە بە تیم ئیش دەکەین هەوڵ دەدەین خۆشەویستی لە ناوکاری فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بکەین بە خۆشەویستیەوە لەلایەک ڕوبەڕووی هاوڵاتیانی خۆمان ببێنەوە و پێشوازی ئەوان بکەین لەلایەکی دیکەشدا وەکو تیمێکی کاراو یەکگرت و هەمومان تەواوکاری یەکترین بە خۆشەویستیەوە بە عشقەوە خزمەتی هەولێر بکەین. زۆر باشە جەنابی پارێزگار ئەگەرچی پرسیار زۆرە من دوا پرسیار ڕەنگ بێ ڕاستەوخۆ ڕوو نەکاتە تۆ بەڵام بە شێوەی لە شۆڕەکان هەر ڕووەکاتەوە پارێزگار ئێوە دەتانوێت چی بکەن بۆ هونەرمەندان بۆ وەرزشوانان بۆ نووسەران بۆ ڕۆژنامە نووسان لە پایتەخت ئەوانەی بۆ کرێکاران دەتانەوێت چی بکەن ئەمە ڕەنگە ناڕاستەوخۆ نەچێتە ڕوبەڕووی تۆ نەبێتەوە بەڵام بتەوێت نەتەوێت بە جۆرێک لە جۆرەکان ڕوبەڕووی بە پارێزگار دەبێتەوە دیسانەکە یەکێکی دیکە لە ئەرکە قورسەکەی کە لەو ئەرکە قورسی دەکەوێتە سەرشانمان و بە ئازایەتی و بە جورئەتەوە و بە سیقیوەش داخلی بووینە ئەوەیە کە پەیوەندی فراوانی من لەگەڵ چین و توێژەکانی جەنابەت باست کرد بە هەر ڕێگایەک بی لەو تەمەنەی کە هەمە لە 43 ساڵیدا لەگەر هەموو چین و توێژەکان سەرکارێکمان هەبووە لەگەر چینی ڕۆشنبیران لەگەڵ هونەرمەندان لەگەڵ وەرزشکاران لەگەڵ قوتابیان لەگەڵ لاوان لەگەر مامۆستایان لەگەر مامۆستایانی ئاینی لەگەر بنەماڵی سەربەرزی شەیدان لەگەڵ پێشمەرگەکان لەگەر هێزەکانی ئاسایش و ناوخۆ پۆلیس و هەموو ئەوانە ئەو چین و توێژانە بەیەکەوە ڕایەلەمان هەیە پەیوەندیمان هەیە ئەو پەیوەندیانە دەبنە هۆکاری سەرنج و تێبینی ئەوان تێگەیشتنی من لە ئەوان زمانزانی نیشمان لە نێوان یەکتردا دەبێتە هۆکارێکی گەورە لەوەی بارمان قورس دەکا بەڵام لە نەتیجەدا دەمانێت خزمەتی پێشکەش بکەین. زۆر باشە بەڕێز ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر گەلێک سوپاس بۆ هاتنتان بۆ ئێرە و بۆ بەشداریکردنتان لەم گەشتەی ژووری هەواڵ زۆر سپاس کاکەم هەر ساغ بن سپاس.